پارلمانی کوردستان بوو لە ستۆدیۆمیان منە کاک ڕێبار بەخێر بێ. هەڵبەتە مافی هەموو لایەنی سیاسیە گومان هاوپەیمانی بکەن ڕاو دروست بکەن هەرچیەک بێ، بەڵام بەم شێوە ناتەبیعیە دروستکردنی هاوپەیمانەتی تو چۆن دەبینی؟ ئەوە فەرموو بەرپرسی خۆیان چۆن باسی دەکات؟ سپاس. هەموو هاوپەیمانیەک ئەگەر ڕازگۆیی تیابێ لەسەر کۆمەڵێک مەبادە و پرەنسیپ دروست ئەبێ و لەسەر کۆمەڵێک پرس دروست ئەبێ کە ڕەنگە بۆ ئایندە استراتیژێتێک داوەڕێژن بۆی کە ئەم پرسانە بکەن چارەسەری بکەن. بەڵام ئەوەی کە بینیمان ئەو شانۆگەرە سیاسەی کە ئەمڕۆ ئیمزای لەسەر کرا کارکتەرەکانی باخڵ تاڵەبانی و شاسوار عەبدولواحید بوو، لە ڕاستیدا ئەمە بۆ خۆی لە خۆیدا نا ڕێککەوتنە و نە هاوپەیمانیە. بۆچی ڕێککەوتنە نە هاوپەیمان؟ جارێ ڕێککەوتن نییە، چونکە ڕێککەوتن ئەبێ بە ڕەزامەندی دوو کەس بکرێ وەکو باس بە لەسەر بنەمای کۆمەڵێک پرەنسیپ ئەم ڕێککەوتنە بکرێ. ئەم ڕێککەوتنە ئەم شانۆگەرە سیاسەیە کە نێوان دوو کەوانە پێڵێن ڕێککەوتن لە زیندانا کراوە و بە زۆر کراوە، بە زەبر و زەنگ کراوە و لە پێناوی ئەوەی کە شاسوار عەبدولواحید چاڤیلان بپارێزێ و بەرژەوەندیە بادەکانی و گیرفانی خۆی بپارێزێ ئەمەی کردووە. دکتۆر ئەلبەتە ئەمە پرسێکی گرنگە. قوربانی بەڵێ شاسوار باسی ئەمەش کردووە، ئەڵێ لە زیندان ئەڵێ بگومان گفتوگویان لەسەر ماندێلاش کردووە لە زیندان، باسی و جەڵانیشەکە هەوان لەسەر چ قەزیەی گیراوە، شاسا لەسەر قەزیەی بەڵاوکردنەوەی گرتەویدگی پەرلەمانتارێکی خۆی لەسەر مەسەلەی پشێک، لەسەر مەسەلەی پێنادانی قەرزی حکوومەت و شتی وای گیراوە کەواتە تا چەند گرنگە خەڵک لەو مەسەجە تێبگە. بەڕاستی و مای پێکەنین بۆ قسەی شاسوار عەبدولواحید کە خۆی هێنا ئاستی نێلسن ماندێلا. نێلسن ماندێلا لەسەر قەزیەیەکی گرنگ و مرۆیی و قەزیەی گەلێک زندانی کرا، بەڵام شاسوار عەبدولواحید لەسەر دزینی پشکەکانی خەڵکی و لەسەر دزینی قوتی خەڵکی و لەسەر قەرزەکانی کە لای حکوومەت لای ئەو بوو دەست بەسەر کرابوو و نێلسن ماندێلا لە پێناوی قەزیەی نەتەوەیە گفتوگۆیە کرد. ئەمە لە پێناوی قەزیەی پشکەکانی چاڤیلاند و مانەوەی چاڤیلاند و دەستکەوتە مادیەکان گفتوگۆی لەگەڵ باخڵ تاڵەبانی کرد. ئەڵێم ئەمە هاوپەیمانیش نییە، چونکە لە ڕاستیە هاوپەیمانی لە نێوان دوو هێزەکرێ کە لە بیر و باوەڕا لێک نێزیک بن و نەک لەوەی کە هێزێک کە بڕیاریدا بێت لە ئۆپۆزیسیۆن بۆ قسەی گەورەی دروشمی گەورەی هەڵگرتە بوو لەوەی کە کوڕەکانی تاڵەبانی لە بەردەرکی سەرا لە هەڵدەواسرێن و پێی وابوو کە باخڵ تاڵەبانی ئەگەر بکرێت بە مەلیکیش هەرە بێ بە چایچی و زۆر لەو قسانەی کە دروشمی گەورەی بەناو ئۆپۆزیسیۆن هەڵی گر بوو لەگەڵ هێزێک کە 32 ساڵە 33 ساڵە لە دەسەڵاتەکە. ئەمە بەڕاستی تەناقوزێکی گەورەیە. کاک هەکار بە ئیمزاکردنی ئەم پێی دەڵێن کە خۆیان ناویان ناوە ڕێککەوتن کە من ناوم ناوە شانۆگەری سیاسی ڕێک شاسوار عەبدولواحید بە فەرمی ئەبێتە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕەنگە بیکەن بە بەرپرسی کۆمیتەیەک، بیکەن بە بەرپرسی. بەڵێ دکتۆر ئەلبەتە بەحکمەوە خۆم زۆر لە سلێمانی ژیاوم، زۆر لە نزیکەوە کەساتی و کاراکتەرانە ناسم. لە سلێمانی لە دوای 2007 بگومە حرەکێکی دیکە دروست بوو بۆی لە ناو یەکەتی نەڕازی بوون هەبوو، باڵی ڕێفۆرم دروست بۆ جیا بوویەوە و ئیعلامی دامەزراند و بزوونەوەی گۆڕانی دامەزراند و زیاتر لە یەکەتی دەنگی هێنا و هێدی پارتی فریا یەکەتی کەوت زیاتر لە حەجمی خۆی ئیدی پێگەی پێدەکردەها بەشی ئیدارەکردنی هەرێم نەیهێشت بتوێتەوە. دواتر گۆڕان ڕۆژ بە ڕۆژ بچوو بووە، دواتر کە یەکەتی ڕێککەوتنی لەگەڵ گۆڕان کرد. فەرموو پافڵ تاڵەبانی ئامادە نەبوو لەگەڵ ئامۆزاکەی ڕێک بکەوێ کردە زیندانەوە، خەزورەکەی لە حزبەکەی دەرکێت، هەموو سەرکردەکانی دەرکێت. ئایا پافڵ تاڵەبانی بەم شێوەی کە خۆ دەرەخە ئامادەیە کەسێکی وەکو شاسوار کە نەمێژوەیەکی سیاسی هەیە، نەعایلەکەی عایلێکی دیارە، بێژگەلەوەش کەبرا پێشتر ئیدعای لە سێدارەدانی بوو دەرکێت بکاتە هاوشانی خۆی هەموو شتێکی بیرمانەکە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن باخڵ تاڵەبانی ناوی شاسواری بە شامسار ناو دەبێت و پێیوا بۆ گەمژەیەک کەسێکی گەمژەیە. ئەمە نێوان دوو کەوانە قسەکانی باخڵ تاڵەبانی. باخڵ تاڵەبانی داخوازیەکانی خۆی سەپاند لە پێناوی کە 15 کورسینەوەی نوێ بکرێتە قوربانی چەند دەستکەوتێک و چەند پۆستێک لە کابینەی دەیەم کە بەبەر یەکێتی بکەوێ و ئەمە نیگەرانیەکی قوڵی لای زۆربەی لایەنگرانی نەوەی نوێ و لایەنگرانی یەکێتیش ئەوانەی کە یەکێتی ڕەسەنەکان دروست کردووەوە. ئەمە شۆکێکی گەورەیە بێ لە هەڵبژاردننی داهاتوو بۆ گوڵۆپەکە کوژایەوە بە دڵنیایی. ئەمە سەرەتای کوژانەوەی گوڵۆپەکەیە، لە هەڵبژاردننی داهاتوو بە یەکجاری ئەم گوڵۆپە نامێنێ، باتری گەورە و لیتیۆمیشی بۆ بینە ئەم گوڵۆپە پێنابێتەوە. و حەزەکەمەوە بڵێم کە شاسوار عەبدولواحید بە ئیمزاکردنی ئەم شانۆگەری سیاسی و نمایشکردنی ئەم شانۆیە لە ڕاستیدا وەکو باسم کرد بە تەواوی ئیرادەی دەنگدەرانی لایەنگرانی
نەوەی نوێ و پازە کورسیەکەی نەوەی نوێ کە بە دەنجی لەوەی نوێ و لایەنگرانی دروست بۆ کردی قوربانی ئەوەی کە یەشێتی تەنها پۆستێکی بەرکەوت کە ئەمە زوڵمێکی گەورەیە لە لایەنگرانی نەوەی نوێیەکرێ بۆیە ئەبێ نەوەی نوێ و شاسوار عەبدولواحید کەواتە دکتۆر لە سلێمانی ئەو هەموو بێگومان جوڵانەوە لە سلێمانی لەدایکە بن نەتیجە ئەوەی لە سلێمانی بەڕاستی لە حزبی باڵادەست نەڕازینە هەل دەنگدارەکانی خۆشی دابەش دەبن لێی تۆڕەنە دەنگ بەوان دەدەن ئەمە چەند تەجروبەیەک لە سلێمانی دووبارە بووە تەجروبەکان فەشەلیان هێناوە کەواتە لەمە دوا خەڵکی سلێمانی تا چەند پێویستە وریا بێت و ئەڵتەرناتیڤی شاسوار بۆ ئەوەی جارێکی دیگە سواری شەپۆلی ناڕازەبوونی خەڵک بێ ئەمە هەمان تەجروبە و سیناریۆی دروستبوونی بزودنەوەی گۆڕانە دوجار کە بزودنەوەی گۆڕان 25 کورسی هینایی یەکێتی نێزیکەی 18 کورسینە هەمان ئەم سیناریۆی دووبارە بێتەوە بە دڵنیایی ئەمە هەر لە چوارچێوەی سلێمانی مێنێتەوە و بە دەردی بزودنەوەی گۆڕانی شەبە ئێستا بزودنەوەی گۆڕان لە خولی شەشەم یەک پەرلەمانتاریە ئەمە بە دەردی بزودنەوەی گۆڕانێ بە کردنی دەنگی ناڕازی لە سلێمانی ئێستا جاران بە زەبر و زەنگەکرا ئێستا بە فشار و بۆی کە لە نێو زیندانا بکرێ یەک دەرەنجامی دەبێت شاسوار عەبدولواحید هەمێ خەڵکی کوردستانە بێ بزانی و لایەنگرانی نەوەی نوێ بزانن لە پێناوی ئەوەی کە گیرفانی خۆی و بنەماڵەکەی خۆی و دەستکەوتە مادیەکانی خۆی چاویلاندەکەی خۆی بمێنێتەوە هەموو دەنگدەرانی ئەمە پرسێکی گرنگە دکتۆر هەڵبەتە حتا بۆ زانیاری بینەرەکانیش لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەنگدەرانی نەوەی نوێ بوو کەمتر لە نیوەشدا بەزی بوو ئەکارەمەش بێتەوە چیەکی دەبێت کەواتە تا چەند گرنگە خەڵکی کوردستان ئاگادار بن ئەوەی سیاست دەکە ئەوەی سەرکردایەتی حەزب دەکە ئیدعای سەرکردایەتی ملەتێکی مەزلومێکی و خەڵکی کوردستانەکە پێویستە کومەڵێک تایبەتمەندی هەبێ ڕەسەنایەتی قائید بێ خاوەن مەبدە بێ وەکو بەرپرسینەوەی نوێ لە هەولێروتی بێژگەلەوە کەسێک کە لە پرۆژەیەکی سیاحی تاقی کراوەتەوە پشکەکانی خەڵکی بردووە خاردوویەتی دەسەڵاتی دادوەری ئەو ناوچەیە پشگیری دەکات ئەمە چۆن ئەکرێت بێگومان دەگە 300,000 دەنگی خەڵک بپارێزێت بەم شێوەیە نەکرا تاوان شاسوار عەبدولواحید هەموو هێلە ئەخلاقیەکانی کۆمەلگای بەزاندووە بۆی کە دەنگەکان بێنە بیرمانە لە خولی پێنجەم پەرلەمانتاری نوێ هەبوو کە خودی شاسوار عەبدولواحید گرتەی ڤیدیۆی لەسەر کرد دوجارەوە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەمڕۆژ لەو قاعە دانیشت گومانم نییە ئێستا بەشی هەرە زۆری و پەرلەمانتارانەی نەوەی نوێ کە لەی خولی شەشەم پەرلەمانتاری نەوەی نوێن ئێستا بەشداریان لەم شانۆگەرە سیاسیە کردووە گومانم نییە کە بەشی هەرە زۆری گرتەی ڤیدیۆ ڕەنگە لەسەر گیرابێ یان بە شێوەک لە شێوەکان و زۆربەی بەرپرسەکان و پەرلەمانتارەکان کە سواری شەپۆلی ناڕازەبانی خەڵکی تەجروبەیان نییە هەیە پەیامنێری بوو نەیتوانی راپۆرتی لەسەر جوگەیەکی گوندەی دروستکە ئەمە خەڵکی کوردستان ئاگادار بن لەسەر حسابی دەنگیەوان کۆمەڵی خەڵکی دەوڵەمانە بنەوە حساب و خەڵک ئەمەوە بزانی کە شاسوار کەسێکی دیکتاتۆرە و کەسێکی تاکرەوە و بڕیارەکانی تاکڕەوی ئەدرێ زۆر توندا ئایا ئەو پافڵ قبولەکە پافڵیش زۆر توندا و قبولەکە نا ئێستا بە ئیمزاکردنی ئەو ڕێککەوتنامە بوو بە کادرێکی یەکێتی بە دڵنیاییەوە بافڵ تاالبانی بە زەبر و زەنگ پێی قبول کردووە و بە زەبر و زەنگ پێیەوە کرد لە نێو ڕێککەوتن لە نێو زینداندا ئەمەی پێ کردووە تەنها لەبەر یەک شتۆک و باسم کرد لەبەر ئەوەی کە چاویلاندەکەی بۆ بمێنێتەوە دەستکەوتە مادیەکانی بمێنێتەوە کە ئەمە عیبەیەکی گەورەیە بۆ 15 پەرلەمانتارەکەی نەوەی نوێ بۆ لایەنگرانی نەوەی نوێ و من دڵنیا بە کاک هاوکار گڵۆپەکە لە سەرەتای کوژانەوەکەیتی بەڵام کە هەڵبژاردن بێ اینجا بە یەکجاریان گڵۆپەکەواتە پێتوانیە دکتۆر لە چارچێی لە ناو زیندانی شاکە لە کاتێکە گوت و بێژەکان بەڕێوەچ بوون پافڵ بە شاسواری نەیوتبێ هەی حوشتر کوبوونەوە ئیمزا لەسەرکەونێکە من دڵنیان پێیوتوە شام سار یان پێیوتە گەم شتێکی لەو بابەتانە ئەگینا بەڕاستی هەر کەسێک هەر سەرکردەی خۆی بە سەرکردە بزانێ و پرەنسیپی هەبێ بنەمای هەبێ و بەڕاستی لە خەمی خەڵکیدا بێ و دەنگی لایەنگرەکانی لای ئەو پرەنسیپ بێ قەناعەت بێ ئەخلاق بێ و پابند بێ بە بنەماکانی ئەخلاقی سیاسی لە هەرێمی کوردستانە ناچێتە ژێرباری هیچ ستەمێک ناچێتە ژێرباری هیچ زەبر و زەنگێک ناچێتە ژێرباری هیچ فشارێک ئەوەی کە یەشێتی بەرامبەر بە بافڵ تاالبانی بەرامبەر بە شاسوار کردی بەڕاستی تەسلیم بوونێکی ئاوە بەلاش بوو کە نەوەی نوێ کردە قوربانی دەستکەوتێکی مادی لە ئایندەدا بە لە کابینەوەش تەجروبەیەکە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی نەڕازی بزانن ڕەوشێکە چون لەسەر حسابی دەنگیان خەڵکی بەم شێوەیە ئیتر تەعامل دەکات بەرحاڵ دکتۆر بێگومان ڕێبار بابکەی بەرپرسێ لە قادە یا پارتیا بەرێ و بەرێژی پەرلەمانتاری کوردستانی بوو سپاس دکتۆر سپاس بووە